ئەگەر سەیری کەین لە پارێزگای سلێمانیوە دەست پێ یەکەم لە پارێزگای سلێمانی لە 2018 21,267,000 لتر بنزین بە ناو نازحینەوە هاتۆتە ناو پارێزگای سلێمانی بەڵام دوای قسەکردنمان لەگەڵ نووسینگەی نازحین لە سلێمانی ئەڵێ من بنزینم بەکارنێنەوە کەواتە ئەم بنزینە حکوومەتی سلێمانی بەکارهێناوە بۆ خۆی بە 450 دینار کڕێوێتی و داوێتی بە دایرە حکوومیەکان خۆمان دەزانی بەشێک لە دایرە حکوومیەکان دەیان کەسی مەعاوەمی تایە دەیان کەسی تایە کە سیاری حکوومەت بەکارهێنن و بنزینی حکوومەت بەکارهێنن و کەسیش ناتوانێت ڕێگریان لێ بکا و لێیان وەرگێتەوە ئێمە کات خۆی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووین زۆر هەوڵماندا و سیارانە وەرگینەوە بەڵام یەک دانەیشی وەرنەگیرایەوە کەواتە توانم بڵێم حکوومەتی سلێمانی کاری کردووە بۆ ئەوەی کوڕە مەسئولەکان بنزین بە 450 دینار بکڕن کوڕی فەقیرش بچێ بە 700 دینار بیکڕێ ئەمە یەک دوو لە مەحافەزەی سلێمانی گاز 23,481,000 بە ناو نازحینەوە هاتووە بەڵام دوای ئەوەی کە بە دوواداچوورمان کرد نازحین 1 لتری وەرنەگرتووە ئەمە ئەوە گەیەنێ کە ئەم گازە بەکارهێنراوە بە ناوی حکوومەت و لە دایرە حکوومیەکان بەڵام ئەمە ڕوون و ئاشکرایە ناکرێ مۆلیدە ئەهلیەکان گاز لە دەرەوە بکڕن و کارەبا گران بێ بەسەر هاوڵاتیانەوە بەڵام سیارە حکوومیەکان کە بەشێکیان ئەڕوا ئاوی باخی مەسئولەکانەدات بە گازی 450 دینار بێ بەڵام هاوڵاتی فەقیر مۆلیدە بە نرخێکی گران بۆی بێتە ماڵەوە چکە گاز بە 700 دینارەکڕێت ئەمە ئەوە ئەگەیەنێ کە حکوومەتی سلێمانی چاودێریێکی باشی ئەم سوتەمەنیە نەبووە و لەلایەکی ترەوە بۆ نازحین هاتووە بۆ ڕێگەی تر بەکارهاتووە بینە سەر نەوتی سپی پارێزگای سلێمانی لە 2018 44,961,000 لتری وەرگرتووە کە ئەگەر ڕوونی کەمە بۆتان سلێمانی پێویستی بە 100 ملیۆن لترە کەواتە دەبێت نیوەی پارێزگای سلێمانی نەوتی وەرگرت بێت بەڵام کە دێی وردیەکەیتەوە سەیرەکەی گەرمیان هاوڵاتیانی گەرمیان نەوتی وەرنەگرتووە لە شارە زوور خەڵکەیە تەلەفۆن بۆم نەکاڵە 3 ساڵە من نەوتم وەرنەگرتووە لە هەڵەبجە خەڵکەیە ئەڵێ من جارێکان نەوتم وەرنەگرتووە کەواتە دوای ئەوەی لە مانگی چوارەوە من نووسراوم بۆ مەحافەزەی سلێمانی کردووە ئەگەر زەحمەتی نەبێت کاک بە نووسراوی ژمارە 76 لە 21/4/2019 داوام کردووە لە نووسینگەی ئەنجومەنەوە ناریاوە بۆ پارێزگای سلێمانی پێمان بڵێ چەندێک نەوتی سپی هاتۆتە ناو پارێزگای سلێمانی ئەمە پرسیارێکی زۆر ئاسانە من ئێستا زانم لە ماڵەکەی خۆم چەند بەرمیل نەوتم سەرف کردووە لە 2010 ئێوەش ئەزانن چەندێکتان سەرف کردووە پارێزگایەک نەتوانێت وەڵامی ئەمە بداتەوە کەواتە ئاگای لە پارێزگاکەی نییە کەواتە ئاگای لێ نییە سوتەمەنێکی چی لێ دێت بە هەر شێوەیەک کە ئاگات لەم ڕقەمانە نەبێ کەواتەوە پێوترێت گەندەڵی ئیداری ئەگەر گەندەڵی فەسادی مالی نەبێ ئەو کاتە فەسادی ئیداریە ئەمە ڕوون و ئاشکرایە دوای خۆم بە دوواداچوونم بۆ کردووە بەوەی کە کاتی خۆی من سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە بوومە سەیرەکەم 27 ملیۆن لتر سەرف دابەش کراوە باقیەکەی دیار نییە ئەکرێ هاوڵاتی کە وەزعی خراپە مالیەن کە موچەکەی بڕاوە کە قوتی بڕاوە لەگەڵ ئەوەشدا بچێت نەوت بە گران بکڕێ ئێوە لە حکوومەتی عێراق نەوت وەربگرن دوایینەی دێن بە هاوڵاتی کەسیش نەزانێ بۆ کوێچێت لەبەرەوە ئەمە یەکێکە لە هەرە کارە قێزەوەن و گەندەڵیەکانی هەرێمی کوردستانە ئەمە پارێزگای سلێمانی با بێنە سەر پارێزگای هەولێر پارێزگای هەولێر بەناو نازحینەوە مەجموعەیە شتی وەرگرتووە بۆ نمونە بنزینی مەرجانی وەرگرتووە ینی بنزینی بەلاش 4,680,000 تەحەداکەم هاوڵاتیەکی هەولێر 1 لتر بنزینی بەلاشی وەرگرت بێت من لێرەوە قسەکەم با خەڵکی هەولێر ئەگەر کەسێکیان وەریگرتووە با پێم بڵێ ئەم بنزینە بۆ چی بووە بۆ مەجموعەیە
مدیری معاوم کە کوڕەکانی جرتوفرتی سیارەی پێکەن لە هەولێر ڕەماشی لێدەن بۆ خەڵک بە بنزینی بەلاش لە حکوومەتی عێراق وەرگیراوە کە قسەیشیان لەگەڵاکەی ئەڵێن پەرلەمانتارەکانی عێراق هەوڵەدەن بنزین ببڕن و سوتەمەنی ناڵێ ئێمە سوتەمەنیمان وەرگردۆ بەناو حکوومەتی بەناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام بۆ کوڕەکانی خۆمانی بەکارێنین ئەمە یەک دوو ئەو بنزینەی کە بەکڕین بە 450 دینارەکە کە کڕاوە بەناو نازحینەوە 23 ملیۆن و 224 هزار لترە بەڵام کەس نازحین بنزینی بۆ چییە؟ نازحین لە ئاوارەیەکە و لە ناو شوێنێکە وەستاوە هیچ نە سیارەی هەیە و نە هیچی خۆ بنزینی پێ نادەی خۆ تەحەداکەم بە نازحینێک بڵێ من بنزینم وەرگرتووە بە 450 دینار ئەمیش بەناو حکوومەتەوە وەرەگیریە بۆ دایرە حکوومیەکان خۆی گەندەڵی لێرەیە بەناو دایرەی حکوومەتەوە وەرەگیری حکوومەت خۆی ناتوانێت بنزین بۆ خۆی بکڕێ حکوومەتێک ڕۆژانە 450 هزار بەرمیل نەوت بنێرێ بۆ تورکیا بە هەڕاج پێی بدات هاوڵاتیەکانی برسی بێ و سەرمای بێ نتوانێت بۆ خۆشی بکڕێ ئەوش بکاتە ئەرک بەسەر هاوڵاتیانەوە حکوومەت نییە جلگ و جاڵی کۆ کاتۆ کلیلدا لە دەرگاکەی و بڕاتەوە بۆ ماڵ چکە بۆتە ئەرک بەسەرمانەوە حکوومەتێک کە 21 وەزیری بێسیانی بەناوی هەرێمەوە بێ کەس نازانێت ئیشی چێ ئەو 23 وەزیری بێ ئەو 19 وەزیرەکەی تری چیە هی هەرێم نییە هیچیە ئەو وەزیرەکانی تری کەواتەمانە بوونەتە ئەرک و بوونەتە ئەرک بەسەر ئەم ملەتەوە گاز وەرگیراوە ئەوەی کە بە مەرجانی ینی بێ پارە 3 ملیۆن و 816 لتر تەحەداکە مۆلیدەیەک لە هەرێمی کوردستان لە هەولێر لترێ گازی بە بەلاش وەرگرت بێ ئێمە بۆ کێ سەرف کراوە کەس نازانێت ئەوەی کە بە پارە وەرگیراوە گازەکە ینی پارەی حکومی 23 ملیۆن و 851 لتر وەرگیراوە ئەستا ڕوونی یەکەمە بۆتان با ئەوەی دووەکش باس بکەم ئەم 23 ملیۆنە چی لێکراوە چەندێکی لێخوراوە نەوتی سپی ئەمە لێرە هاوڵاتیانی هەولێر گویان لە دەنگم بێ 29 ملیۆن و 628 لە 2018 نەوتی سپی وەرگیراوە هاوڵاتیانی هەولێر باوەڕ ناکەم ڕوبعێک پارێزگای هەولێر نەوتی وەرگرت بێت ئێمە کێ بردوێتی کەس نازانێت چکە کەس بە دوواداچوون ناکە چکە بەغای نێرێ بۆ مەحافەزەکان ئەبێ مەحافەزەکان بە دوواداچوون بکەن مەحافەزەکان ئیشی تریان هەیە مەشغوڵن ناتوانن بە دوواداچوون و ڕقابەی ئەم بنزین و سوتەمەنیە بکەن لەبەرەوە گەندەڵی تایە بەرپرسەکانی تایە ناوێرن قسە بکەن بینە سەر پارێزگای دووەک 3 ملیۆن و 408 لتر بنزینیان وەرگرتووە 408 هزار لتر بنزینیان وەرگرتووە بە بێ پارە کەس نازانێت چی لاتووە هەروەها بنزینی بە پارە 23 ملیۆن لتر و 201 هزاری وەرگرتووە ئەوش کەس نازانێت چی لاتووە بزان بۆ کێ سەرف کراوە بینە سەر گاز 24 ملیۆن لتر و 919 هزار وەرگیراوە یعنی کۆی کەمەوە هی هەولێر و دوهۆک ئەکاتە تقریبان 48 ملیۆن لتر گاز وەرگیراوە بەناو چیوە؟ بەناو مۆلیدە بۆ ئاوارەکان بەڵام دوایە کەی بە دوواداچوون ئەکەین بۆ مۆلیدە سەیرەکەین ئەمە دوو مانگی مۆلیدەکانی خێمەکانە لە هەولێر ئەمە کەمەکەیە 82 هزار ئەوەنەیە ئەمە وازی لێ بێنین ئەمە باس ناکەم من ئەمەیان باسەکەم لە مانگەکە 1 ملیۆن و 644 هزار و 870 لتر کۆم کردوتەوە بۆ ساڵەکە چەندێکە بۆ ساڵەکە 19 ملیۆنەکە 47 هزار لەکوێ 47 ملیۆن لەکوێ 19 ملیۆن لەکوێ ئەی باقیەکەی لەکوێیە کەس نازانێت لەوە چەکرابێتە ناو سیارەکان و باخی مەسوولەکان و باخی ئەم کەس و ئەو کەس پێی ئاوە درێ کەس نازانێ ئەم گازە زۆرە لەکوێ بۆ ئەم گازە ناکەن بیدەن بە مۆلیدەکانی خۆمان بۆی کارەبار زانکات بۆچی هاوڵاتی داماو کە موچەی نییە قوتی نییە ڕێگری لێ ئەەکەی موچەکەی ئەبڕی موچەکەیشی دێ لە عێراقەوە بەڵام تۆ دێی دەسەبەی بۆ نەوت و غازەکەی کەواتە ئەوەی کە ڕوونمان کردەوە بۆ بەڕێستان ئەوەیە
کە ڕێژەیەکی زۆر سوتەمەنی بە ناوی نەوتی سپیوە بە ناوی گازەوە بە ناوی بنزینەوە دێتە ناو هەرێمی کوردستان بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند نین لێی ئەویش بۆ ئەگەڕێتەوە پەرلەمانی کوردستان نەیتوانێت ڕقابەیەکی باش بێ بەسەریا و محافظەکان نەیانتوانێت ڕقابەیەکی باش بێ بەسەریا محافظەکان ئەوەندە خەریکی ئەوەن دەستە چەورەکانیان بەم و بەو بسڕنەوە خەریکی ئەوە بوویان کە ڕێگریان لەو گەندەڵیە بکرێ ئەکرێت شەرمە بۆ محافظێک کە پاڵاوگەی ناو شارەکەی بێ پاڵاوگەکە بڕات بۆ شاری تریش بکات بێت توهمەت بۆ ئەندام پەرلەمانەکان دروستکە بڵێ ئەوانیانە بیبڕن شەرمە بۆ محافظێک کە 27 بلۆک نەوتی تیا بێ پارێزگاکەی 1 لتر نەوتی نەوت نەدرێ بە هاوڵاتیەکانێ شەرمێ بۆ محافظێک کە ئینتاجی هەموو غازی هەرێمی کوردستان لە پارێزگاکەی بێت بەڵام شارەکانی بێکارەبا بن و کارەباکەی بڕوا بۆ شوێنێکی تر مەحەطەی تەولیدی کارەبای هەبێت لە هەولێر و لە دهۆک بەڵام کارەبای نەبێ لە هەولێر و لە سلێمانی بەڵام گەرمیان لە بێکارەباییە خەریکە ئەسووتێت چەمچەماڵە بێکارەبایە خەریکە ئەسووتێت و هەولێریش لە خۆتەزاری کارەبای نییە بەڵام کارەباکەی بە تۆڕی گشتی بڕوا بۆ شارەکانی عێراق لەبەرەوە قەیوان و کار ئیستیفادە بکەن کاتە محافظانە محافظی کۆمپانیای قەیوان و کارن نەک محافظی هاوڵاتیانی هەرێمی کوردستان